دەبێت لە سەردەمی سەدام حوسێندا هێزی ئاسمانی عێراق خاوەنی چەند فڕۆکەی جەنگی بوو بێت. ئەی دەبێت ئێستا و فڕۆکانە چیان لێ بەسەر هات بێت و لەکوێ بن؟ سڵاتان لێبێت لە نیابەختیارم. ئەمڕۆ چاوتان بۆ فڕۆکە تایبەتانە ڕادەکێشم کە سەدام حوسێن لە سەردەمی فەرمانڕەوایەتیدا شانازی پێوە کردووە. لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس لەلایەن ئەمریکا و هاوپەیمانان و ناوخۆی عێراقەوە زۆرێک لە پارە و گەنجینەکانی عێراق لە ناوخۆی وڵات و بۆ دەرەوەی وڵاتیش دزران و بەتاڵان بران. یەکێکیش لەو گەنجینانە فڕۆکە جەنگیەکانی سەدام بوون کە تاوەکو ئێستا نەگەڕێنراونەتەوە و تەنانەت هەندێکیشیان شوێنەواریان نادیارە. لە سەردەمی حکومڕانی سەدامدا عێراق دەستکەوتی سەربازی گرنگی لە بواری دروستکردنی چەکدا بەدەستهێنا، لەوانەش چەکی ئەلکترۆنیکی ورد بوو. بەڵام لە ماوەی جەنگی 8 ساڵەی لەگەڵ ئێراندا بۆی دەرکەوت کە سوپا پێویستی با فڕۆکەیەکی پێشکەوتووە و هەر بۆیە لە کۆتاییەکانی جەنگەکەدا و بەتایبەت لە ساڵی 1988دا وەزارەتی پیشەسازی فڕۆکەیەکی گواستنەوەی قورسی سۆڤیەتی لە جۆری ئیلۆشین 76 MD پەرەپێدا و توانی بەڕاداری جێگیرکراو لە جۆری تۆمپسۆن CSF تایگەر جێی دەوڵەمەند بکات و لە دەرگای دواوەی فڕۆکەکەی ببەستێت. ئەم ڕادارەش دروستکراوی فەڕەنسا بوو. ڕادارەکە گۆشەی 180 پلەی دەگرتەوە و 350 کیلۆمتر چوارگۆشەی سکان دەکرد. دواتر فڕۆکەکەیان ناونا بەغدادیەک بەهۆی تایبەتمەندیە گرنگەکانی ئەم فڕۆکەیەوە. عێراق دوای ساڵێک و لە ساڵی 1989 هەڵسا بە دروستکردنی نمونەی دووەم لە فڕۆکەی ئاگادارکەرەوەی پێشوەختە و ناوی لێنا بەغداد 2. بەڵام لە 4 ئایاری هەمان ساڵدا ناوی فڕۆکەکە گۆڕدرا بۆ عەدنان 2 کە گۆڕینی ناوەکەشی دەگەڕێتەوە بۆ کوشتنی عەدنان خەیڕوڵڵا کە وەزیری بەرگری عێراق و کوڕی خاڵی سەدام حوسێن بووە کە لە ڕووداوێکی تەمومژاویدا فڕۆکەکەی کەوتە خوارەوە و گیانی لەدەستدا. بە پێی شارەزایان فڕۆکەکەی عەدنان 2 تایبەتمەندتر بوو لە فڕۆکەکەی بەغدادیەک کە دواتر ناوی ئەویش گۆڕدرا بۆ عەدنانیەک کە بۆ ئەو دەما ئەم فڕۆکە جەنگیانە بۆ عێراق و دانیشتوانەکەی گرنگ بوون کە بۆ جێگەی شانازیکردن لای بەرپرسانی وڵاتەکە، چونکە هەمیشە بە میوانان و نوێنەرانی وڵاتانی دیکەیان نیشانداوە. لەو کاتەشدا هێزی ئاسمانی عێراق نزیکەی 20,000 کارمەندی هەبووە و خاوەنی 316 فڕۆکەی شەڕکەر بووە کە جیا لەو دوو جۆر فڕۆکەیە تا ساڵی 1991 عێراق 4 فڕۆکەی دیکەی دروست کردووە لە جۆری عەدنانیەک و عەدنان 2 کە دواتریش سەدام حوسێن فەرمانی بە دروستکردنی هەژدانەی نوێ لەو جۆرە داوە و کە لەو کاتەدا عێراق لە بارودۆخێکی ئابووری خراپدا بووە کە هەر لەو ساڵەدا یەکێک لەو فڕۆکانە لە هێرشێکی ئاسمانی هاوپەیماناندا لە کاتی ئۆپراسیۆنی زریانی بیابان بۆ سەر بنکەی ئاسمانی تەقەدوم لە عێراق تێکشکێندرا. هەر لە هەمان ساڵیشدا دوو فڕۆکەی عەدنان 2 عێراقیش لە کاتی شەڕی ڕزگارکردنی کوێت ڕەوانەی ئێران کران بۆ پاراستنیان لە هێرشەکان لەگەڵ زیاتر لە 130 فڕۆکەی دیکەی مۆدێرن کە یەکسان بوون بە سەیەکی هێزی ئاسمانی عێراق کە دواتر ئێران فڕۆکەکانی نەناردەوە و وەک قەرەبوویەک بۆ شەڕی درێژخایەنی پێشوونیەوان هەردوو وڵات لای خۆی هێشتیەوە کە ئەمە بوو بە گورزێکی تری ئێران بۆ سەر عێراق کە لە ناوەڕاستی نەوەدەکانی سەدەی ڕابردووەوە فڕۆکە جەنگیەکانی عێراق لە نێویاندا دوو فڕۆکەکەی جۆری عەدنانیەک بە ژمارە و ڕەنگی نوێ خراونەتە ناو هێزی ئاسمانی ئێرانەوە، بەڵام نەتوانراوە تا ماوەیەکی زۆر کاریان پێ بکرێت. لەو بارەیەوە شارەزایانی سەربازی ئەوە دەخەنە ڕوو کە پسپۆڕانی ئێرانی بۆ ماوەیەکی زۆر نەیانتوانیوە لە کارکردنی ئەو ئامێرە ئاڵۆزانە لە ناو فڕۆکەکان تێبگەن. سەرڕای ئەمانەش تا ئێستا بە دیاریکراوی چارەنووسی دوو فڕۆکەکەی دیکە کە لە جۆری عەدنان 2 نازانرێت. بەم جۆرەش دەردەکەوێت فڕۆکە تایبەت و جەنگیەکانی سەدام حوسێن بە هەدەر دراون و عێراقیش بێبەش بووە لەو گەنجینە ئاسمانیە. بەڵام لێرەدا ئەوەی ناڕوونە ئەوەیە بۆچی کاربەدەستانی عێراق لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس تاوەکو ئێستا هیچ هەوڵێکی کاریگەریان نەداوە بۆ گەڕانەوەی ئەم فڕۆکە عێراقیانە.